وپەیام و دروشم و بەیداغی هەموو پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ ئەوە بووە خەڵکیان بان کردووە بۆ حەیا و بۆ شەرم و بۆ ئابڕوو و بۆ شوورەیی. پێشەوە ئەبوو مەسعودی الأنصاري البدري لسرور من بومن أجرته عزيز من فرميتي صلى الله عليه وسلم إن مما أدرك الناس يأخذ إن مما أدرك الناس بمرفوعي بمنصوبية يعني بخويني وعزيز ما نفرمي إن مما أدرك الناس من كلام النبوة الأولى إذا لم تستحي فاصنع ما شئت. رواه أحمد والبخاري وأبو داود وابن ماجه. عزيز ما نفرمي صلى الله عليه وسلم بيقمان بشك لأويك وابشت ببشت لپیغمبرانی پیشوتر لپیامو لرسالتی پیغمبرانی پیشو لنبوتو لپیغمبرایتی گیشو بخلقی و بکوملگا و بمجتمع همو پیغمبران دروشمیان او بفرمویانا اگر حیات نکر اگر شرمت نکر هر چی ای کی بیکا چی انجام ادی انجامی دا چون کسیک اگر حیا و شرم و شورئی نبو همو شیکاکا زنا ئەکا دێ لە ناو خەڵکی باسی ئەکا گوناه ئەکا فەخری پێوە ئەکا لە شوێنێکە لە گەعدەیەکە دانیشتووە لاوی کردوتەوە لە حافلەیەکە ڕەش بەڵەکی لەم سەر بۆ ئەم سەرە سوڕێ سەیرەکە وێنەی خۆی و ڕسمی خۆی و ڤیدیۆکەی خۆی بڵاو ئەکاتەوە بە شەو گوناه ئەکا بە ڕۆژ دێ لە نێو خەڵکیدا فەخر و شانازی پێوەکە پێی عەیب نییە پێی شەرم نییە گۆرانیەکدا ئەبەزێنێ لە تۆڕە کۆمەڵایەتەکانە لە فەیسبووکەکەیە ڕسمی خۆی دا ئەبەزێنێ بەڵام پێی شەرمە پێی عەیبە وتارێک نەسیحەتێک ئامۆژگاریەک پۆست بکە و بڵاوی بکاتەوە ئەڵێ جاماوەسا وەڵا ئەگەر بڵاوی کەمەوە پێم دەڵێ خۆ نەبووی بەمەلا خۆ نەبووی بەمەلا چییە و دەعوە ئەو بانگخوازیە دەستداوەتێ بۆ ئەم دینە تەنها ئیشی مەلایە بۆیە لە دەرئەنجام و لەسەر ئەنجامی بێحەیایی و بێئابڕوویی هەموو تاوانێک باشکرا ئەنجام ئەدرێ ئافرەتێکە چونکە حەیا و شەرمی تیادا نەماوە پیاو ئاسان لە نێو کۆمەڵگایە خۆی ئەنوێنێ خۆی نمایشەکە خۆی ڕوت کردوتەوە خۆی سفور کردووە بە ئاشکرا گوناه و تاوان ئەکا بە ئاشکرا خۆی سفور کردوتەوە لە نێو ئەم بازاڕە و ئەم مجتەمەعەی و ئەو کوچە کۆڵانێ بۆیە کەسێکتان بینیکەوە بە ئاشکرا گوناهیە کرد بە ئاشکرا تاوانیە کرد سڵی ناکردەوە شەرم دای ناگرت بەرامبەر ڕەب العالەمین و بەرامبەر بە خەڵکی دابچڵەکەی بزانە و کەسەیە ئیتر تەواو حەیا و شەرم لە نێو دڵ و دەرونیان نەماوە باری کردووە دڵ و دەروونەکەی خاڵێ لە حەیا و ئابڕوو